ناوم چاوەندانایە تەمەنم 27 ساڵە بەشی زمانی عەرەبیم تەواو کردووە لە زانکۆی سەلاحەدین ساڵی 2015 بۆ 2016 حەزمە کرد دەست بە ئیشێکی خۆم بکەم زۆر شتێکم تاقی کردەوە بەڵام نەمتوانی بەردەوام بم لەسەری چونکە زۆر ڕەغبەتم نەبوو بۆیان بەڵام ئەو کاتێک کە هەمومان لە ماڵەوە بووین لە کاتی کە کۆڕۆنا هاتبوو کەرەنتین بووین هەمومان لە ماڵەوە بووین منیش ئەو کاتە کە زیاتر سێری یوتیوبمە کرد ئەمویست شتێک فێر بم بە سوتفە جارێکیان ڤیدیۆ کەوتە بەرچاوم ئەم ئیشەم بینی یەکسەر بۆ بیانێکی حەزم کرد تاقیکەمەوە چووم تەختەم کڕێ و بزمارم کڕێ و ئەو کاتە زیاتر شارەزا نەبووم یعنی بزمارەکانم ناناسی زۆر کاما بێ بەکاربێنی پەتەکان باش نەمەزانی بێ کامە بەکاربێنی بە شێوەیەکی سادە دەستم پێ کرد بەس بۆ خۆم ینی بەس شتێکی بەسیتم دروست کرد بۆ شوورەکەی خۆم دوایی کە ئەوانم بڵاو کردەوە لە ئەکاونتی خۆم خەڵک بەدڵی بوو دوای ماوەیەک خەڵک داوایە کرد یانیست بیفرۆشمەوە بۆیان دروستکەم هەر وێنەیەک بێ یان ناوێک بێت لەسەر خواستی خۆیان لەبەرەوە بیرم لەوە کردەوە کە ئەکاونتێک پێیجێکدانم بەردەوام بم لەسەر ئیشەکە دوایەوە کە بە پێیجەکەم دانا خەڵک زیاتر داوای ناونووسینیانە کرد داوای هەنێک شتیانە کرد بۆ هەدیان بێ بەڕاستی یەکەم جار زۆر دڵم خۆش بوو بۆی کە خەڵک سیقەی بە ئیشەکەی و ئیشەکانی منیان بەدڵا تر بەردەوام بووم لەسەری سەرەتا بەس ئەو شتانم دروزە کردەوە کە لە ئەنتەرنێتتا ڕەسمەکانیم ئەبینی تا فێر بووم زیاتر ئەوانم دروزە کردەوە بەڵام دوایەوەی کە فێری ئیشەکە بووم و ڕاهاتم لەسەری هەوڵم یا خۆم بازێ شت تایبەت بە خۆم دروستکەم کە بیرۆکەی خۆم بێت یەکێک لەوانە کە قەڵای هەولێر بوو دروستم کرد مزگەوتی گەورە و زۆر شتی کەش کە هەر بیرۆکەی خۆم بوو جیالەوانی ئەنتەرنێت سەرەتا بۆ ئەوەی کە قەڵای هەولێرەکەم دروست کرد ناتوانی لەسەر هەر وێنەیەک بێت دروستی بکەیتەوە ئەبێ وێنەیەک بێت وازەح بێت شوێنەکە دیار بێت ینی کە خەڵک بینی یەکسەر بزانێ ئەمە قەڵای هەولێرە بە هەمان شێوە بۆ مزگەوتی گەورەش کە ئەبێت ڕەسمێک بێت کە شوێنەکان دیار بێ ینی بتوانی بزمارەکان داوتی و بەو شێوەیە دەری بچێنیتەوە و خەڵک یەکسەر بیبینێت بزانێت ئەمەکە مزگەوتی گەورەیە لەم هونەری پەت و بزمارەیە ئەتوانی بە دوو شێواز ئیش بکەیت شێوازێکیان ئەوەیە کە هەر لەسەر وێنەیەک بێ یان ناونووسینێک بێت دروستی بکەیتەوە شێوازەکەی تریان شێوازی زەخرەفیە کە ئەمەیان زیاتر شێوەیەکی هەندەسی بەخۆیەوە ئەبینێت یعنی ئەبێت بزمارەکان لێک ئاستا بێ بە سانتیم و بە بەرز و نزمیەکەی هیچ فەرقی نەبێت بۆ ئەوەی شێوازەکەی تێک نەچێتەوە شێوازێک تریشە شێوازی پۆرتڕێیت کە وێنەی کەسایەتیەکان دروست دەکەیتەوە ئەم شێوازەیان زیاتر قورسە زیاتر وردەکاری تایە چونکە بزماری زیاتری ئەوێت پەتی زیاتری ئەوێت کاتی زیاتری ئەوێت کە ئیشی لەسەر ئەەکەی ئەبێ بزانیت ئەو ڕۆناکی و تاریکی دەم چاوەکە زیاتر دەربخەیت و کە خەڵک ئەبینێت چونکە بە پەت و بزمارە ئەمە بە بۆیە نییە ئەبێ بزانی چۆن ڕەنگەکان ڕێک ئەخەیت کە خەڵک بینی بزانی ئەم کەسایەتیە و وەکو خۆی دەریچێنیتەوە ئامانجم ئەوەیە کە لەم ئیشەیە زیاتر ئیشەکانم و خۆشم و کولتوری کوردی بە دەرەوە بناسێنم لە ڕێگای ئەو ئیشەوە کە ئەیکەم هونەری پەت و بزمار ئینشەڵا ئەگەر تابلۆکانیشم زیاتر بوو هەوڵەیەم پێشانگایە بکەمەوە و لە داهاتووشە ئەگەر بۆم گونجا بتوانم دوکانێکی تایبەت بە خۆم بکەمەوە